لێرە نەفرێکم لەناو ئاو دەرهینە لە کاتی ئەوەی کە دەخنکە. ئەگەر تا دوێنێ سەردانی ناحەیە کەڵەکت کردایە هیچ شوێنێکی گەشتیاری لە ناحەیەکە نەبوو، بەڵام لە دوێنێەوە گەنجێک کۆمەڵێک کەپری لێرە دروست کردووە بۆی سەرنجی گەشتیارە ڕابچێش و خەڵکیش بێت کەشێکی خۆش و ئاسایی لێرە بەڕێ بکات. من دەمێت قسە لەگەڵ کاکسەلیم بکەم خاوەنی کەپرەکان. کاکسەلیمە گەبەی تێرە سپاس دەکەم، سڵاوت لێ بێت. دەمێت پێم بڵێ ئەم بیرۆکێ چۆن بوو بڕیاریەوە دام کەپرانە لێرە دروست بکەیت. سلااو لە جەناب بشێت پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەن 1964 چاوتا ماز دەکەین زۆر زۆر بەخێر بسەر چاوم. ئەمە کەپرانەوەمان دروست کردلەوە لە هیچ زەمانێکی لە هیچ تاریخەکەەوە کەپران لێ دروست نەکرای لەو سنوورێ هەتا دەگەشتە دەڤەری بارزان لەدەو ئەو شوێنەوە خۆش نییە. لەبەوەی ئێستاژەمەوە کەپرانەمان چا کردێ بۆی کە گەشتار بێنە ئێرانە لە خنکان ڕزگاریان بکە بە خۆشم کەسێکی خۆبەخشم بەڕاستی کەسێکی ناودارم خەڵک دەمناستن بۆی کە چاوم لە خەڵک بێتن لێرە دەتوانم هاوکاریشیان بکەم و جێی سێبەری و ئاشتێدانی عایلە شت لێرە جێگیر بن بەڕاستی. مژ ئێستا ئەو کەپرانم دانایە بۆی کە بیدەمە خەڵک ئەو سێ چار مانگەیە تا مانجی 11 زێ دێتن من دەبی کەپرەکانی هەڵبگرمەوە بچمەوە ماڵێ لە بۆی ئاو دێتن. باشە کاکسەلیم لەلایەنی حکوومەت ئەمانە ڕێگە پێدراونیان مۆڵەتە دووەرگرتووە لەلایەنی شارەوانیەوە؟ وەڵای بەڕاستی من دەمەوێت دەستخۆشی لە شارەوانی و لە حکوومەت لە هەموو لایەنگرەکان دەکەم بەڕاستی لە هەموو دەستگا و ئامنیەکان چاوە ماز دەکەم. دەبی ئەوانش بەخۆیان دەبی دەستخۆشیم لێ بکەن لە بۆی شتێکی زۆر زۆر جوانە خەڵکەکەش دەبینی دیمەنێکی جوانە کە کەلک شتێکی وهای لێکرایە دەبی ئەوانش دەستخۆشیمان لێ بکەن. بەڵام دەبی ئەوان ڕێگەمان پێ بدەن بزان بۆ کاتیە بۆ هەر کاتەی بیتر من پەنجەمۆر دەکەم هەر کاتێکی ئیشان بێرانە بوو من دەتوانم کەپرەکانی خۆ هەڵ بگرم و با ئێش بتە شوێنی گەشتیاری وەکو چەند جیان با خەڵک نەستە لای بێخال و لای دۆکانەوە جیانە ئەوەی لە سنووری لەو منتەقەی لەو قەزا و ناحیە ئێرانەیە دەتوانین سەردانمان بکە ئەمە خزمەتیان دەکەین. باشە کاکسەلیم مۆڵەتی شارەوانی دوابزانم وەرنەگرتووە تا ئێستا لایەنی شارەوانی و لایەنی حکوومەت چیان پێگوتی لەسەرەوە بابەتە؟ مۆڵەتی لای حکوومەت حکوومەت دەڵێتن دەبێ بە خلالی 24 ساعتی ئەو کەپرانە هەڵبگری لە بەوەی کە تو جێکە جێی تەجاوزە فەرمو تەماشاکە ئەوە تەجاوزەکەی بە چێن دەرێ ئەمن وان لەناو ئاوێ چام کردیە نە کەسێک معارزە نە کەسێک شکایەتی کردیە دەبی ئەنگۆ دەستخۆشیم لێ بکەن بۆ شتێک کە چام کردیە بەڵام دەبی ئەوانش هاوکارمان بن. یعنی بەڕاستی جێگای دەستخۆشیە شارەوانیش بە هەمان شێوە شارەوانی دەرێتم بڕۆ چایکە بەسەر کاتەکی ئیشما پێبوو دەتوانی خراپی بکەیت. من ئامادەم ئێستاش پەنجەمۆریان بۆ دەکەم بە هەر پەنجە خۆمۆر دەکەم هەر کاتەکی ئیشیان بێرانە بوو من کەپرەکانی خۆمەڵ دەگرمەوە کە 3,270,000 شم لێ سەرف کردووە بەڕاستی دەبای ئەو کاتی بە منیان گوت باکە کە چامەکە. ئێستاوان ڕێگرن لە بەردەمەوەی کەپرەکاندانە بەخوای تۆزێک هیوادارم تەماشا وەزعەکەی بکەن عین بەداخەوە ئەو سنوورەیە شتێکی وای لێ نییە من چام کردیە دەبی دیفاعمانش لێ بکەم بەڕاستی. باشە لایەنی شارەوانی و ناحیە دەڵێن ئەگەر جەنابتان ڕێگە پێدرانتان هەبیتن یاخود مۆڵەتان هەبی لایەنی شارەوانی و هیچ کێشەیەکمان نیە لەسەرەوە بابەتە جەنابتان بۆ ڕێکاری یاساییتان نەگرتووەتە بەربەوە؟ دەچم هەموو شتێکی تەواو دەکەین ئیشەڵڵا ئەگەوان ڕێگەمان پێ بدەن ئەمە لە خزمەتیاندانا بزان چێن دەریان دەوێتن من ئەو کەپران چاکردێ بۆی خەڵک سوودەچی لێ ببین ئیسفادەشی لێ بکاتن ئێستاش معاشەکە بە خۆتان دەزانن معاشەکە نییە خەڵکانێک لە خۆی حەز لێ بێتە دەو ئاوێ با لە بە ڕۆژ نەبێ من لێرانە هەفتەکەی تر لێرە نەفرێکم لەناو ئاو دەرهینە لە کاتی ئەوەی کە دەخنکە نەفرم دەرهینە خۆشم تەسویرم نەکردیە کابرایەکی خێرخواست کە لێرانە دانیشتە تەسویری کردیە ڤیدیۆکە لە بۆ من ناردیە کە نەفەرەکەم دەرهینایە پێرێکەژە بەستر پێریا لێرانە لە جان ئەوە ئێرانە و کەپریشتەکانمە چا دەکرد گەنجێک لێرە بەداخەوە لێرانە خنکە کە دە نەفەری لەگەڵ بووە نەفەرەکان هەڵاتن بۆ دەری هەموو جلچی غەواسی جلچی نەتزادەیە لەبەر بۆ خۆ پاراستن کە ئەوەی کە بۆ ئەوەی کە بۆی نەخنچی بەڵام ئەو کەسانە ڕۆیشتن لەناو ئەوەکە ڕایان کرد چایان بۆ کەسێکە کە لەقوم دەبیتن منیش پێڕانە گەشتم هەتا ئەو دیویستم بەداخەوە جیان لە دەستدا بەڵام تیمی غەواس بەرگری شارستانی خەبات تیمی غەواس بە زووترین کات جەنازەکان دۆزیەوە.